ئیمڕۆ بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە 27 ڕەمەزان و بە بۆنەی 1/6ەوە لە هەڵەبجەی شەهید هەستاین بە تەوزیعکردنی خۆراک بەسەر 100 ماڵی خانەوادەی هەتیوە و دابینکردنی جلوبەرگ بۆ 100 مناڵ و هاوکاری 100 مناڵ لە پارە لە کەفالەت و غەیری کەفالەت. ئێمە توانیمانە سوپاس بۆخوا لە ڕێی خێرخوازانەوە هاوکاریەکانی ئمڕۆ دابەش بکەین و ئامانەتی خێرخوازان بگەینە دەستی مناڵە بێنازەکان و بێباوکەکان و داواکارین لە خێرخوازان هەمیشە دەستی هاوکاری بۆ مناڵەکان ڕابکێشن. لەم مانگە پیرۆزەدا بە تایبەتی کە چەند ڕۆژێکی ترمان ماوە وەک ڕێکخراوی سۆمای چاوان ئێمە هەمیشە و هەردەم بەردەوامە بین لە کار و چالاکیمان و خزمەتکردنی مناڵە بێباوکەکان لە شاری هەڵەبجەی شەهید و دوعای خێر بۆ خێرخوازانەکەین و پیرۆزبایش لە مناڵەکانەکەین کە ئیمڕۆ توانیمان بە جلوبەرگ بە خواردن بە پارە هاوکاریان بکەین.